ئێمە خۆشمان ببینە بابەتی توێژینەوە، یعنی بە هەرەوەست توانیمانە خزمەتی یەکتر گرەجوو چۆن هەر سێ ئاینە ئاسمانیەکەی کوردستان بەناوی خۆی گەورەی میهرەبان دیارە ئەم دیدارە کە لێرە ڕێکخرا بوو بۆ لێبوردنی و ئاشتی دیدارێکی زۆر جوان بوو و ئێمە کە شوێنکەوتەی جوانترین ئاینین لەم وڵاتە، ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی ئاشتیە. ئەگەر ئەو خەڵکە بەڕاستی پەیڕەوی لە ئاینی پیرۆزی ئیسلام کە هەموو کێشەکانی چارەسەر بێ بە دڵنیاییەوە، چونکە خەڵکی تر کۆمەلگاکانی تر ڕاستی ئاینێکی وا جوانیان نییە بۆیە پەیڕەوی لە شتی ترەکەن تاوەکو ئاشتیان دەست بکەوێ. بەس ئێمە کە ئاینەکەمان ئاینی ئاشتی بێ ئەو کاتە زۆر پێویستە لە ڕووی کۆمەڵایەتیەوە با شوێنکەوتەی ئاینی پیرۆزی ئیسلامین، لە ڕووی زانستیەوە با شوێنکەوتەی ئاینی پیرۆزی ئیسلامین، لە ڕووی سیاسیەوە با شوێنکەوتەی ئاینی پیرۆزی ئیسلامین. بزانین ئەو چ ڕێنماییەکمانەکە، هەر ڕێنماییەک لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە دەرئەچێ بە دڵنیاییەوە ئەبێتە چارەسەر بۆ کۆمەلگا، و کاتێک کە کۆمەلگا ئاشتی و تەبایی لە خۆی ڕائەبینە کە پەیڕەوی لە ئاینی پیرۆزی ئیسلامکە. ئیسلام یەک ئاەت بکا بە دروشم، یەک ئاەت وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن لیلعالەمین. لیلعالەمین بە معنای ئەوە کە ئەبێ ئەم ئیسلامە ڕەحمەت بێ بۆ کێ؟ بۆ هەموو بوونەوەر، بۆ ژینگە، بۆ سیاسەت، بۆ کۆمەڵایەتی، بۆ خێزان، بۆ دەستگای تەندروستی، بۆ هەموو دەستگاکان. ئەو کاتە دەستەبەری ئاشتی و تەبایی ئەکرێ کە ئینسان پەیڕەوی لە ئاینی پیرۆزی ئیسلام بکات. ئەمانە هەر یەکە و لەلایەنێکەوە باسییان لە ئاشتی و لە تەبایی کرد. بەس بە بڕوای من خاڵی یەکەم پەیڕەوکردنی ئاینی پیرۆزی ئیسلام لەناو هەموو تاکێکە، و خاڵی دووەم ڕێککەوتنی سیاسیەکان. ئیعلام ئەگەر سیاست ڕێک نەکەوێت ئیعلام سیاست تێگەدا، ئەگەر سیاست ڕێک نەکەوێت پەروەردە تێگەدا، ئەگەر سیاسیەکان ڕێک نەکەون کۆمەلگا تێگەدەن بەسەرەکان. کۆمەلگای ئێمە بۆ یەکێک چوە بکە سیاسیەکان دوورن لەیەکەوە، هەچی کۆمەلگایە بە هەوڵ بدەن سیاسیەکان لێک نزیککەنەوە، سیاسیەکان تەبابن پێکەوە هاوکار بن، بە دڵنیایە و کۆمەلگایەکی تەندروست و چاکی لێ دەست. سەبارەت بابەتی لێبوردەیی دیارە ئەم بەها باڵایانە پێویستی بە هەماهەنگی هەیە لە نێوان ئەو سەرچاوانەی کە کاریگەریان هەیە لەسەر ژیانی خەڵک. بۆ نمونە خێزان، دایک و باوک و دەوروبەرەکەی ئەوەی کە پەیوەندیدارن بە پەروەردەکردنی ئەو مناڵەوە، پەروەردە، موەسسەی پەروەردە، ڕاگەیاندن سەرکردەکانی ئاینەکان، هەموو ئەمانەی کە ئەبنە سەرچاوەی زانیاری و فێرکردن و چاندنی معریفە لە لای ئەو تاکە پێویستە ئەمە هەماهەنگ بن و یعنی هەماهەنگ بن لەوەی کە بیرۆکەیەک زاڵکەن لای ئەو منداڵە، لای ئەوی کە پەروەردە ئەکرێ و لێو دەست پێکرێ. دیارە هەموو ئەمانە کە کات و تەبابوون لە بیر بۆ چوونەکانیان و دژ بە یەک قسەیان نەکرد و بەتاکید ئەو لێبوردوویی کە چاوەڕێیەکەیت گەورا بێ لەگەڵ و منداڵە و دێتە بەرهەم. بەڵام بەتاکید هۆکاری ئەوەی کە ئەم حاڵەتە وەکو پێویستیە کاتێ ئەو سەرچاوی زانیاری و معریفانەی کە هان کاتێک کە ئەوەی کە ئاراستەیان ئەکات بۆ نمونە بەرژەوەندی ئەو لایەنانەیە. بۆ نمونە ئێستا ئێمە ڕاگەیاندن و کەناڵەکانی ڕاگەاندن بە شێوەیەکی زۆر بەرچاو کاریگەریان لەسەر دروستکردنی کەسایەتی تاچی کورد هەیە و ئەم ڕاگەیاندانە سەرچاوەی بەرژەوەندەکانیان جیاوازن لە یەکتری. ئەبینی هەرێکە و بە نیازی خۆی بە بیرکردنەوەی خۆی. بەڵێ بەتاکید ئەو زانیاریانەی کە لە تۆ لە کەناڵەکەی ویسی ئەمان زانیاری بە شێوازێکی تردا ڕێژرێتەوە و بە شێوەیەکی تر پێشکەشەکە لە کەناڵێکی ترەوە. بە نەتیجە هەر کەناڵە لەم کەناڵانە کە سەر بە مەرجەعێکی دیاریکراوە، سەر بە ڕوتێکی دیاریکراوە، بە ئارەزوو بە پێی بەرژەوەندی خۆی داڕشت نەکات بە ئەو زانیاریانەوە بێتە هۆی کە ئەنی بتوانە نەمێنێ ئەوەی کە ئەو نیازەی کە هەیە یان ئەو زانیاری دروستەی کە هاوڵاتی چاوەڕێکە دەستی ناکەوێت. لە کاتێکدا ئەم واقعە بە پێچەوانەی ئەو بەهایەنەوەی کە لەناو ئاینی تر لەم ناوچەیەدا هەبوو بە هاتنی ئەو ئاینەش بۆ ئێرە سەیرەکەین ئەم پێکەوە ژیانە هەر بەردەوامی خۆی وەرگرت.